دەستخۆشی لەم جۆرە دەست پێشخەریانە ئەەکەین ئەمە ڕێک بەستنەوەی کۆمپانیاکانە بەو هاوڵاتیانەی کە بە دوای ئیش ئاگەڕێن بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک ئەوە لە زیاتر لە 1500 هەلیکار ڕاگەیەنراوە لێرە و 6,000 کەس خۆی تۆمار کردووە بۆ ئەوەی سیڤەکان پڕکەنەوە و ئەوەی کە من بینی و تاکو ئێستا بە شێوەیەکی زۆر زانستی و ڕێک و پێک سیڤەکان وەرگیراون بۆ ئیشەڵا خەڵکی شیاو بۆ شوێنی شیاودا ئەنرێن. ئێمە پشگیری بەهێزکردنی کەرتی تایبەت دەکەین تاکو ئەو گەنجانەی کە بە دوای کارە ئەگەڕ بتوانن جێی خۆیان بدۆزنەوە. ئەوەی کە جێی دڵخۆشیە لێرە لەگەڵ چەند شوێنێکا قسەم کردووە ئەوەی کە ئێستا کێشەیەکەیە گەنجێک تەخڕوجەکە شەهادەیەکی پێیە بەس ڕەنگ بێ ئەزموونی کاری نەبێ بۆیە کۆمپانیا ئەمڕۆ داوای کەسێکەکەن کە ئەزموونی کاری هەبێ بەڵام ئەوەی کە ئێستا لێرە بینیومە زۆر جارەڵێن ئەگەر حتا ئەگەر ئەزمونیشی نەبێ ئەگەر ئامادە بێ ماوەیەکی کەم خۆبەخشانە ئیشکا یان بۆ معاشێکی کەمتری ئیشکا یان ئیسپاتی کاکە ئەتوانێ ئیش بکە مەجالی وەرگرتنی ئەو کەسە زیادترە. بۆیە ئێمەش وەختی خۆی بەرنامەی ڕاهێنانی تواناکانمان ڕاگەیاند کە بەرنامەی ئینتەرنشپ بوو کە هەزاران گەنج بەو بەرنامەیە چوون توانیان ئەزموونی کار پێیا بکەن لە مەجالە جیاجیاکاندا. بۆیە ئەوە من دڵخۆشکەرم کە ئیڤنتێکی ئەوها ئەبینم دڵنیام کە بازار ئیتر ئەو بۆشایی کە لە بازارە هەیە لە مەجاری ئایتی لە مەجاری تەکنۆلۆژیا لە مەجاری ژمێریاری ئەمانە ئێستا ڕائەگەیەنرێن و پڕیشەکرێنەوە.